ئەحمەد کرێکارە و زیاتر لە 30 ساڵە پیشەی نەقاری بەردەکانە. ئەو دەڵێت بەردەکان هەمووی بە پێوانە ڕێک دەکرێن و بۆ هۆی قورسی کارەکەیەوە دوو جار نەشتەرگەری بۆ چاوەکانی ئەنجام داوە. وەڵا ئەم بەرتەژینە بێ بە میتر دروستکەیت. ئەم میتر ئاوا بیگری ئەگە بیساندی بێ بیساند ئاوا بیگری هەنوە میترەکە یا بیست بێ یا سی بێ میزان بێ گونیا بێ بەردەکەی. ئەم هیچ کەسی گشت کەسێک نازانێ ئەم بەردانی بیتاشی نەقاریکە. ئەدەم ئەو قسای خۆی گەرەکێ. ئەدەمە بەردەکەش ئەتاشین و دیواریش ئەشین و ئەو. دوای ئەوەی بەردەکان ئامادە بوون، وەستا دەست دەکات بە دیوار. وە خۆی دەڵێت دیواری بەرد بەراورد ناکرێت بە دیواری بلۆک. بەردەکان دەتوانن بۆ نزیکەی 30 ساڵ بمێننەوە و بە بێچیمەنتۆشدا بنرێن. دیواری بەرد لەگەڵ دیواری بلوک ئەگای چۆن فەرقیان هەست. ئەم بلوکە ڕتوبەتی هەست. فقط دیواری بەرد ڕتوبەتی نییە. حتی ڕتوبەتی نییە دیواری بەرد. ئەوە بارانێکی لێبرا تا 1 مانگ ڕتوبەتی هەست. فقط دیواری بەرد هیچ ڕتوبەتی نییە. وڵا هەورامانی ئێمە ئیسا نایەڵن لە ئەم شاری ئێمە نایەڵن بە بلوک و خشت داینین. ئەبێ گشت بە بەرد بێ. بەخاتیەوە هینە سەفری جیهانی کراوە یونسکۆ نایەڵێ ئەم کارا بکەین. هەر کەسێک کاری بەرد بکە وەسایلەکەی پێ ئەدەن. بەردەکەی و لمەکەی و چیمەتۆکەی پێ ئەدەن. ئەوانە گشتی پێ ئەدەن. وەلی ناڵێن بەرد بین خشت بێ و بلوک بێ. وەلی ئەوێ بە دیواری بەرد بێ. دیواری بەرد دوو جۆر هەست. جۆرە کەس لە ناو بلوکە دانن بۆ جۆرە داێنن. بۆ جۆرە داێنن ڕوو بلوکەکان. وەستا و کرێکارەکان لە هەورامانی تەختەوە هاتوون کە کەوتووەتە دیوی ئێرانەوە. لەوێ کەرەستەی سەرەکی خانووەکان بەردە. دەڵێن بەردەکان لە زستاندا گەرمن و لە هاویندا فێنکن. فەرقی بلوک و بەرد ئەوەیە بەردەکە فرە بۆی نەمناک نییە. فەختێ بارانی بێ نەمناک نییە ماڵەکە نەمناک نییە بۆ ماڵ فقط بلوک ئیسە بڕۆ لە شوێنەکە لە بۆکە ئەمە هینە شارە دوورە بلوک دانێ ئەو وەختە نەمناکە ماڵەکەی. فقط ئەم بەردانە نەمناکەین هەوا ناوە ناو ماڵەکەی. ئەوەی وەڵای لە زستانە گەرمە لە هاوێنە چیات ئەو بەردەی. سەرەڕای ئەوەی کە تێچووی بەردەکان بەراورد بە بلۆک زیاترە، بەڵام سیمایەکی جوانتریان هەیە. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی بۆ گێڕانەوەی ئەم جۆرە بیناسازیە سونەتیە نەناوە. بەڵام بەشێک لە هاوڵاتیان ماڵەکانی خۆیان لە هەورامان بەم بەردانە ڕووپۆش دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.